بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست سەرۆکۆماری عێراق و سێ سەرۆکایەتێکی هەرێمی کوردستان و حیزبە کوردستانیەکان لەبارەی خۆپیشاندانەکانی عێراق کۆبوونەوە و دوای کۆبوونەوەکە لە ڕاگەندراویدا پشتیوانی خۆیان بۆ داواکاری خۆپیشاندەران و چاکسازیەکانی حکوومەتی عادل عەبدولمەهدی دەربڕی لەبارەی هەمواری دەستوریشەوە داوا دەکەن کە هەموارکە کاریگەری لەسەر قوارەی هەرێمی کوردستان نەبێت. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز هاوژین عومەر ڕاوێژکاری سەرۆکایەتی کۆماری عێراقمان کردووە. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان تاوتوێی خۆپیشاندانەکانی عێراق و کورد چۆن مامەڵە لەگەڵ بکە و مەسەلەی هەمواری دەستور و مەسەلەی دانانی یاسایەکی نوێ بۆ هەڵبژاردن تاوتوێ دەکەین. سێ سەرۆکایەتەکەی هەرێم و حیزبە کوردستانەکان بە ئامادەبوونی سەرۆکۆماری عێراق لەبارەی خۆپیشاندانەکانی عێراق کۆبوونەوەیەکیان ئەنجامدا. سەرۆکوەزیرانی عێراقیش پەیامێکی نوێی ئاڕاستەی خۆپیشاندەران کرد. دوای کۆبوونەوەکەیان سێ سەرۆکایەتەکەی هەرێم و حیزبە سیاسیەکان ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە و تێیدا هاتووە لەگەڵ داواڕاوەکانی خەڵکی عێراقین و پشتیوانی ڕێکارە پێویستیەکانی حکوومەتی عێراق بۆ چاکسازی و بە دەنگەوە هاتنی داخوازیە ڕاوەکانیان دەکەن. جەختیش لە هەوڵی لایەنە سیاسیەکانی کوردستان بۆ هاوکاریکردنی عێراق لە پێناو تێپەڕاندنی قەیرانەکان کراوەتەوە. سێ سەرۆکایەتەکەی هەرێم و حیزبە کوردستانەکان لەبارەی هەمواری دەستوری عێراق دەڵێن لە هەر هەموارێکی دەستوردا دەبێت سیستەمی فیدراڵی و ماف و ئازادەکانی سەرجەم پێکهاتەکانی عێراق و ماف و تایبەتمەندەکانی هەرێمی کوردستان و قەوارە دەستوریەکەی پارێزراو بن. لە کۆتایی ڕاگەیاندراوەکەشدا باز لەوە دەکەن بە یەکڕیزی و یەک هەڵوێستی کار دەکەن و دەستکەوت و بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان دەپارێزن. هاوکە دوای کۆبوونەوەکە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم لە دیداری میری لە هەولێر و وتارێکی لەبارەی دۆخی عێراق و ناوچەکە پێشکەش کرد. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم لەبارەی خۆپیشاندانەکانی عێراق وتی خەڵک لە بەڵێنە جێبەجێنەکراوەکانی و سیستەمی پشکێنە ماندوو بووە، دەبێت سەرکردە عێراقیەکان درک بەو پەیامە بکەن لە هەرێمیش دەرسی لەوەربگیرێت. لەبارەی یەکڕیزی کوردیش لە بەغدا سەرۆکی هەرێم ئاماژەی بۆ کرد 58 پەرلەمانتاری کورد لە بەغدا هەر یەکە گوتاری جیاجییان هەیە و کار بۆ دروستکردنی هاوپەیمانی کوردستان دەکەن. کۆبوونەوەی سێ سەرۆکایەتەکەی هەرێم و حیزبەکان و ئامادەنەبوونی مەسعود بارزانی سەرۆکی پارتی تێیدا کاردانەوەی لێکەوتەوە. لەم بارەیەوە هۆشێر عەبدوڵڵا ئەندەمی پەرلەمانی عێراق نووسیوێتی لە مەراسیمی بوونی نێچیروان بارزانی بە سەرۆکی هەرێم مەسعود بارزانی بەڵێنی هەموو پشتیوانێکی پێدا کەچی دوو جارە ئامادەی کۆبوونەوەی سەرۆکایەتی هەرێم لەگەڵ حیزبەکان نابێت. ئاماژەکانی ئامادەنەبوونی بارزانی هەر ئەوە نییە بڵێ سەرۆکی حیزبەکانی تر بە شایستە و هاوشانی خۆم نابینم، بەڵکو ئاماژەشە کە نایەوێ پشتیوانیەکی معنەوی ئاسایی برازەکەشی بکات. هۆشێر عەبدوڵڵا باز لەوەش دەکات کەسێک نییە لەوانە بڵێ پارتی کە سەری زمان و بنی زمانی یەکڕیزیە بۆچی سەرۆکەتان نایە تا ڕیزەوە و بە تەنها خۆی ڕیزێکی جیایە. لە هەمان کاتیشدا کۆسرەت ڕەسوڵ جێگیری سکرتێر یەکێتی بەشداری کۆبوونەوەکەی سێ سەرۆکایەتیەکە و حیزبەکانی نەکرد. بە پێی زانیاریەکانیش هۆکارەکەی بۆ ناکۆکی پارتی و یەکێتی و جێبەجێنەکردنی ڕێکەوتنی نێوانیان بۆ پێکهێنانی کابینەی نوێ دەگەڕێتەوە. هذه مؤسسات أخذت شرعية نسبية وشرعية دولية وشرعية أممية. لەلایەکی دیکەوە عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق لە پەیامێکی نوێدا بازدەوە دەکات خۆپیشاندانەکان با دروستی بەڕێوە دەچن و هەڵەو کەم و کوڕەکانی دوای 2003یان دەرخست. عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق وتیژی لاری لە دەستەکارکێشانەوەی خۆی و ئەنجومەنی وەزیران و پارێزگاکان نییە، بەڵام لەم دۆخەدا دەپرسم ئەوە سوودی هەیە؟ لەبارەی هەمواری دەستوریشەوە سەرۆکوەزیرانی عێراق ئاماژە بۆ دەکات پێویستی بۆ هەمواری دەستور هەیە، بەڵام پرسیارەکە لەسەر چۆنێتی هەموارکردنەوەکەیە، چونکە دەکرێت هەمواری دەستوری یاسایی هەڵبژاردن و سیستەمی حکومڕانی بگۆڕێت. هەڵبژاردننی پێشوەختەش بە هەڵوەشانەوەی پەرلەمان دەبێت. لە هەمان کاتیشدا لیژنەی کاتی هەمواری دەستوری پەرلەمانی عێراق یەکەمین کۆبوونەوەی ئەنجامدا و تێیدا بڕیاردرا لە هەمواری دەستور پرس بە شارەزایان و ڕێکخراوە مەدەنیەکان و نەتەوەیەکگرتوەکان بکرێت. خۆپیشاندانەکانی عێراق بۆ 12مین ڕۆژی لەسەر یەک بەردەوام و داوای هەڵوەشانەوەی سێ سەرۆکایەتەکەی عێراق و هەڵبژاردننی پێشوەختە دەکەن، بەڵام تاوەکو ئێستا داواکاری خۆپیشاندەران جێبەجێ نەکراون.
جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕست کاکاوژنەوە خێرمێ سوپاس بەڵام سوپاسان دەکەین بەڕێستان دوێنێت لە بەغداد گەڕاونەتەوە ئەگەر باسێکی دۆخی خۆپیشاندانەکان و خۆپیشاندانەکان چۆنن سروشتین یاخود بە شێوەیەکی ڕێکخراو لە بەغداد و شارەکان بەڕێوە دەچن؟ بەناوی خوای گەورە و میهرەبان لە ڕاستیە خۆپیشاندانەکان ڕاستە وەکو شتێکی خۆڕسک دوور لە دەستی هێزە سیاسیەکانی عێراق دەستیان پێکرد بە تایبەتیش مباشیر دوای ئیقالەکردنی یەکێک لە سەرکردە دیارەکانی جێشی عێراقی عەبدولوهاب ساعیدی بوو کە بە یەکێک لە پاڵەوانەکانی شەڕی دژی داعش داهاندێ لەو کاتەوە جموجۆڵ دەستی پێکرد و بە هەندێک جموجۆڵی ڕێکخراوەی و بانگەشەی نێو تۆڕەکانی سۆشیال میدیا دەستی پێکرد سەرەتا زۆر بە قووەت نەبوو و زۆر بە گەورەی سیر نەدەکرا بەڵام بەڕاستی دوای ئەوەی چەند ڕۆژێک بەردەوام بوو پێم وابێ 2 ڕۆژ بوو چەندێک بوو کۆمەڵەیەک شەهید و برینداری زۆری لێکەوتەوە ئەو بوو 2 هەفتەیاندا بە حکوومەت لە سەرەتای مانگی بەڵێ تقریبا دوی دەبوو بەڵێ ئەو کاتە بۆ شێوە خۆڕوسکە دەست پێکردووە هیچ هێزێکی سیاسی تەبەنی نەکرد بۆیە هەر ئەو کاتە ژووتمان بە حکمی ئەوەی کە هیچ هێزێکی سیاسی تەبەنی نەکردوە تەسەورەکرێ هەم تۆزی عەفەوێتی پێوە بێ لە تەرەفی خۆپیشاندەرانەوە هەمیش هێزە ئەمنیەکان دەستیان لێ دابگرن ئەوە بوو شەهید و بریندارێکی زۆری لێکەوتەوە بە هەندێک تەقریر بە پێی هەندێک تەقریر من خوێنمەوە 100 پێم وابێت 47 شەهیدی لێکەوتەوە کە 107 کەسیان بەس لە ناو بەغدادا بوو ئەمە تەسیری لە سومعەی دەوڵەتی عێراق کرد و تەنانەت گەشتە ئەوەی کە نوێنەری عێراق دەنگی پێ نەدرایەوە لە پێم وابێت لە ئەنجومەنی مافی مرۆڤی ئومەوی متحیدە بوو ڕاستە بە ئینتیخابات بوو دەورەکە تەواو بوو بەڵام ڕەنگە ئەوش دەوری هەبوو بێ لەسەر ئەندامانی ئەو مەجلیسە لە UN کە عێراق هەڵ نەبژێرایەوە بوو ئەوە زەرێکی نێودوڵەتی لە ڕووی سومعەوە لێکرد عێراق ئەوە بوو ئەوانەی کە تەمسیلی خۆپیشاندەرانیان نەکرد ڕانگەیان کە 2 هەفتە دەدەن بە ئەم دەسەڵاتە سیاسی عێراق بۆ ئەوەی کە مراجعی خۆی بکاتەوە هەندێک لە مەطالبەکانیانەوە داواکاری خزمەتگوزاری بوون وایە بەڵێ داواکاریەکان بەڵێ بالفعل ئەو بوو لە 25 مانگ دەستیان پێکردەوە کە دەیکردە ڕۆژی جومعە 25 دە بە تەکید ئەم جارە تۆزێ فراوانتر بوو و منەظەمتر بوو و لەسەر ئاستی 7 پارێزگای لە بەغدا بۆ جنوبی عێراق دەستی پێکرد لە ڕاستیە ئەتوانین بڵێن خۆپیشاندانەکان شتێکی متەوقع و چاوەڕوان کراو بوو و شتێکی خۆڕسک بوون هەرچەندە لەم ئەخیریا کۆمەڵی هێزی سیاسی بڵێن سواری شەپۆلەکە بوون لە عێراقدا بەڵام بەڕاستی سەرباری ئەوەی داواکانیان زۆربەی ڕەوایە ئەگەر نەڵێن هەمووی وە خۆپیشاندانێکی جوانە و بەڕاستی تا ڕادەیەکی باش فەرقی کردووە لە چاو پێشووە لە ڕووی عەفەویەت و ئانۆ خۆپیشاندانی بە بەرنامێ بەڵام ئەتوانین ئەوش بڵین کە بێدەستی دەرەکیش نییە یعنی چ بە مباشر چ بە غێر مباشر چییە بۆ نمونە؟ بۆ نمونە هەندێک وڵات هەندێک هێز و لایەن بەرژەوەندیان هەیە لەوەی کە ئەم نیزامە بگۆڕدرێ ئەو مەتالیبانە سەر بگرێ هەندێکی لە بۆ نمونە بە شێوەی ئیعلامی پاڵپشتی دەکا فوی تێدەکات چ جیهاتی ناخۆی بیا دەرەکی بێ و هەندێک تەقاریر باز لەوە دەکەن ئێستا کە مەیدانی تەحریر خەڵکێکی زۆری لێ پارەیەکی زۆر لێ سەرف دەکرێت باز لە مەسادری ئەو تەمیلە دەکەن هەندێک پیان وایە لە ڕێی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەشێکی پارەی دەرەوەی دێت تەمیلی خارجیە دێت بەهەرحاڵ ئەمە لە شەرعیەت و لە ڕەوایەتی خۆپیشاندان و داواکانیان کەم ناکاتەوە بەڵام وەکو وەڵامێک بۆ پرسیارەکەی جەنابەت خۆپیشاندانەکان بە تەئکید ینی جاروبار هەیە ئاڕاستە دەکرێن و ئەوەشی من تێگەیشتم عەقلێک هەیە تەوجیهی دەکا یعنی بۆ نمونە کۆمەڵێ خەتەواتی مەدرووز ئەوە دەکەن ئەمە لە خۆیەوە ئەم شتە سەر ناگرێ بەشێکی خۆپیشاندەران کە جیهەت و لایەن و ڕێکخراوی تری گەورەی عێراق پەیوەندیان پێوەکردوون ئەمە تەسیرەکە لەسەر تەنزیمی خۆپیشاندانەکان لەسەر تەرحەکانیان لەسەر پێشنیارەکانیان بۆ نمونە ئێمە بینیمان دوێنێ جەریدەیان دەرکردووە لە ساحی تەحریر ئێمە لە بەغدا بووین بەشێ لەو دۆستانەی کە چوون سەردانی ساحی تەحریریان کردبوو بۆ نمونە خەسخانەی لێ ئیشی منەظەمی لێ یعنی ئەو تا جەریدە دەرکرا خواردن دروستە کرێ کۆمەڵێ ڕێخستن هەیە لە ناو هەتا بە ڕێزێکیان باسی لەوە کرێ وەکو دەوڵەتێک وایە لە ناو دەوڵەتی عێراقە بۆیە بەڕاستی تۆزێک تەنزیمی بەخۆیەوە بینیوە گەر سیرکەی هەتا لە فشارەکانیشیانە بۆ سەر حکوومەت و نیزامی سیاسی پێرێ و ئەوانە بڕیاریاندا هەندێک بیرەنەوت و
بەندەری ئەم قەسر و ئەوانە تەوق کرد یعنی هەندێک جونگەی حساس هەڵبژێرن وەکو هەنگاوێکی تر بۆ فشارکردن لە حکوومەت و لە دەسەڵات و لە نیزام ئەوە دەکەن ڕۆژێ دوای ئەو بڕیاریاندا کۆمەڵێ لە گەڕەکەکان تەوق بکەن ڕێگە سەرەکیەکان بگرن بۆیە هەندێک ڕێگەشیان گرت و تا ئێساش پێم وابێ هەندێک ڕێگەیان گرتووە لە عێراقا ئەوەی کە ئەتوانین بیڵێن بەڕاستی ئەم هەڵبژار ئەم خۆپیشاندانانە بەڕێی من ڕەنگە ڕۆژێک زەعیف بێ یا حزورەکە کەم بێتەوە بەڵام بە ئاسانی دانامرکێتەوە و بەڕاستیش نابێ بە ئەهمیەت سەیریکەین چونکە بەداخەوەی سا لە عێراق بۆ نمونە سێ سەرۆکایەتێکی عێراق توانای ینی وەڵامدانەوەی مەسەلەن ئەو داواکاریانیان هەیە ئەزانی وێنە گەورەکە بە شێوەیەکە یعنی دوو طرف بە تەنها لە معادلەکانین طرفێکی میلی عێراقی وەکو خەڵک داواکاری هەبێ و طرفەکەی تریش طرفی دەسەڵات بێ خۆتەزانی واقعی عێراق تێکەڵەیەکە یعنی دەوڵی عەمیقە هەیە کۆمەڵی هێزی دەرەکی مەسلحەتیان لە عێراقا هەیە بە شێوەیەکی گشتی ئەم مزاهرانەوە دەبیندێ بەڕاستی ئەو هێز و لایەنانەی کە لە دەسەڵاتان بە تایبەتی شیعەکان و بە تایبەتریش ئەوانەیان کە موالین بۆ ئێران یعنی وا پێناسە ئەکرێن وا تەسنیفەکرێن کە دۆستی ئێرانن و چۆن ئەڵێ دەستی ئێرانیان پاراستووە لە ناو عێراقا نیزامەکە بە کەیفی ئێران و ئەوانە ڕابڕێەوە ئەمە بە موامەرەیەکی گەورەی ئەوە دەکەن بەڕاستی زۆر تەزخیمی دەکەن و پێیان وایە ئەمە ئیسرائیلی لە پشتە ئەمە ئەمریکای لە پشتە ئەمە هەندێک دەوڵەتی کەنداوی لە پشتە ئەمە یانەوێ وڵات بڕوخێنن فەوزا بێ و شەڕی ناخۆی دروست بێ شتەکە بەو شێوەیە وێنا دەکەن بۆیە بەڕاستی لە بینی دوو طرفی عێراقی 100% هانیە تا بڵێ ئەمە ڕەنگە ئاسانتر بێ حەلکردنی بۆیە ئەو وێناکردانە وای کردووە کە حەلەکانیش قورس بن کۆمەڵە فاکتەری تریش هەن وایان کردووە کە بۆ نمونە هەندێک هەوڵ ئەدرێ هەوڵەکان دەسە جەمعی نەبن بۆ نمونە ئێستا ئەمە سێ سەرۆکایەتیمان هەیە سەرۆکایەتی کۆمار بڵێن کە سیاست و ئاڕاستەکانی لەوتەکەی سەر و کۆمارە ڕەنگی دایەوە چەند ڕۆژێ پێش ئێستاە ئەتوان بڵین زیاتر لە هەفتەیە پێش ئێستا کە هەموو ئامادەیەکی پیشاندا بۆچی بۆ ئەوەی هەڵبژارنی پێشوەخت بکرێ بۆ ئەوەی داواکانی خۆپیشاندان ئەو کرێ بەڵام سیرەکەی ئەم سێ سەرۆکاتیە کە هەرێکە و ئاڕاستەیەک تەمسیلەکە هەرێکە و پێگاتەیەکی عێراق تەمسیلەکە بە شێوەیەکی گشتی ڕەنگە ڕاستە کۆبوونەوەی بەردەوامیان هەیە زۆربیان لەسەر زۆرێک لە خاڵەکان متەفیقن بەڵام ڕەنگە نیەتەکان بۆ گۆڕانکاری جیابن بۆ وەڵامدانەوەی داوای خۆپیشاندەران جیابن ڕاستە حکوومەت وعدی داوە کە کۆمەڵشتی گەورە بکە بەڵام تا ئەم دقیقەیە شتێک نەکراوە کە بە فعلی قەناعەت بە خۆپیشاندەران بکە کە ئەو بەشێکە لە داواکانی ئەوان جێبەجێ کراون لەو لاوە پەرلەمان خۆمان نەزانین ئاستەنگێکی گەورەی بۆ دروست بۆ کۆ نابێتەوە لەبەروی قەراریان داوە کە دەبێ دانەنیشن تا عادل عەبدولمەهدی دێ ئەویش مەرجێکی داناوە دەڵێ دەبێ من یان نایم یا ئەبێ پەخشی ڕاستەوخۆ بێ و هەموو شتێک بڵێم بۆیە بەڕاستی معادلەکە تۆزێک قورستر بووە لەوەی بتوانن بە پەلە داواکانی خۆپیشاندەران ئەوە بکەن ئەوەی کە لە ناو سێ سەرۆکاتێکەیە بەڕەسمی ڕایگەیان کە لەگەڵ ئینتیخاباتی پێشوەختن لەگەڵ داواکانی خۆپیشاندەرانن لەگەڵ محاسبەکردنی ئەو کەسانن کە هێزی زیاد لە پێویست بەکارێنن جی خۆپیشاندەران ئازێتی خۆپیشاندەرانێن سەرۆکاتی کۆمار بوو لەو تەکەی سەر کۆماریشا دەرکەوت بەڵام بەڕاستی دوو ئاستەنگی گەورە هەیە لە بەردەم ئەم تەرەفەی کە ئامادەیە بچێ بەدەم واقعەکەەوە بەدەم گۆڕانکاریەکانەوە یەکەم سەرۆکاتی کۆمار و سەرۆکی کۆمار سەلاحیەتە دەستوریەکانی فراوان نین بەڕاستی کە چۆن ئەڵێ دەسەڵاتی ئەوەی باتێک کە گۆڕانکاریەکانەوە بکە خاڵی دووهەم کەەوە ئاستەنگی گەورەیە لە عێراقا هێزە سەرەکیەکانی کە دەستیان بەسەر دەسەڵات هاگرتووە یا حاکمی فعلین لە عێراق کە زۆر بەشیان هێزی باڵادەستی شیعەن زۆر بەشیان دۆستی ئێرانن تا ئەم دەقیقەیە رازینین نەک لەسەر ئەوەی بەدی لێبێنن لەسەر گۆڕینی حکوومەتەکەش رازینین پێیان وایە ئەگەر ئەوە بکەن فەوزا دروستە بێ شەڕەکەوێتە نێوماڵیان نیزامەکە لەژێر دەستیان دەرەچێ بۆیە بەڕاستی سەرۆک کۆماریش کە لەگەڵ ئەوەی 100% لەگەڵ داوای خۆپیشاندەرانە هەر پێشوەختیش ڕایگەیان کە دەبێ ئەم وڵاتە کۆمەڵی گۆڕانکاری بەخۆی ببینێ بەڵام بەڕاستی ناتوانێت ئەو بازە بدا بەسەر و هێزانەیە چونکە ئێمە چ وەکو کورد چ وەکو سەرۆکاتی کۆمار هەموو معادلەکە نین لە عێراقا و تەوافقی سیاسی دەبێت هەبێت لە پشتی ئەو قەزیانە تا ئەم دقیقەیە هێزە دیارەکانی کە معنین بەوەی بەدیل دروستکەن یا بەدیل پێشنیارکەن تا ئێستا ڕێنەکەوتون نەگڕێنەکەوتون بەشێکی زۆریان باوەڕێن بە گۆڕانکاری نیە بەشەکەی تریش پێیان وایە بەڕاستی ئەگەر حکوومەتی قالە بکرێ لە ئێستاوە بەدیلیان بەم زوێ دەست ناکەوێت ڕەنگە بچێ بۆ کێشەی گەورە بۆ شەڕی ناخۆ لە بینی شیعەکانە ئەمەش ئەوەیە کە لێ دەترسن وەکو چۆن ئێستا پیان وایە هەوڵ هەیە
حەشدی شعبی تووشی کێشە بکرێت لەگەڵ خەڵک لەگەڵ خۆپیشاندەران وا بکرێ ئەم فەسایلانی حەشدی شعبی هەم لەلایەک لە بینی خۆیانە تێکبەر بن هەم لەلایەک بکرێن بە ڕەمزی قەمعکردنی خۆپیشاندانەکان ئەوانیش لای خۆیانەوە درکیان بەم مەترسیە کردووە بۆ ئێستا لە چەند ڕۆژی ڕابردووە گەر سیر بکەی حەشدی شعبی کۆمەڵشت بڵاو دەکەنەوە ئیش لەسەر تەحسین و جوانکردنی سومعە و ناوبانگی خۆیانەکەن لە بەرامبەر خۆپیشاندەران چون کۆمەڵشت دەکەن عەلەمی عێراقی تەوزیعەکەن لەگەڵیان ڕەسمەگرن ئەڵێن ئێمە گرتنی سەنگەرەکان لەسەر ئێمە بۆ پاراستنی ئێوە لە داعش و لە مەترسیەکانی ئیرهاب ئێوەش خۆپیشاندان بکەن یعنی بەڕاستی ئەمەلی گۆڕانکاریکردن تۆزێ قورسە لە عێراقا بەڵام لابد ئەبێ ئیسلاح بکرێت گۆڕانکاری بکرێت ئەتوانین ئەوە بڵێن کە عێراق بە تایبەتی من پێم وایە ناگەڕێتەوە بۆ پێش 2 بۆ پێش خۆپیشاندانەکان یعنی دەبێت بەڵێ من بەڕاستی تا دوێنێش تا پێشەوەی بەڕێز سەرۆکۆماری عێراق بەڕێ بکەوێت بۆ هەولێر من لەگەڵی دانیشتە بووم یعنی یەکێک لەو شتانەی کە من ڕێی خۆم پێوتووە بەڕاستی ئێمە نابێت بکەوینە ژێر باری تەسیری ئەو هێزە باڵادەستانی عێراق بە تایبەتی هەندێکیان هێزی شیعەن کە پیان وایە دەبێت گرە لەسەر وەقت و لەسەر کات بکەن پیان وایە بە تێپەڕبوونی کات خۆپیشاندەران هیلاک دەبن دەشنەوە ماڵەوە و وەزعەکە کپێ بێتەوە ئێمە وتمان ئەوە زۆر غەڵەتە ئەو گرەوکردنە لەسەر کات ئەمە یەکەم دووهەم بەڕاستی ئەگەر خۆپیشاندەران بچنە ماڵەوە و نەشنە ماڵەوە ئیسلاح لابد ئەبێ بکرێ لە هەموو سێکتەرەکانەوە ئەو دەولە عمیقی کە لەناو عێراقا هەیە دەبێت نەهێڵدرێ بە دەوڵەتێکی مەدەنی دابمەزرێنێ و تشکیل بکرێت دواتر لەسەر یاسای هەڵبژاردنەکان ئەوەی کە لە سەرۆکایەتی کۆمار پێشنیاز کرا بۆی گۆڕانکاری بگرێت قسەی زیاتر دەکەین بەڵام دەمەوێت سەرنجی بەڕێزت لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی سەرۆکۆماری عێراق و حیزبە سیاسیەکان و سەرۆکایەتێکی هەرێم بزان پێ دوایام کۆبوونەوەنە ئەنجامیان دەبێت یاخود هیچ کاریگەریەکیان هەیە لە ڕاستیا بەر لەوەی ئینسان باسی وردەکارێکە بکات تا چەندێک قەراری مەدروست دراوە یان نەدراوە من لەسەر مەبدەئی یا شێوازی کۆبوونەوەکە پێم خۆشە قسە بکەم بەڕاستی ئێمە دەبێت پێشوازی لەو جۆرە کۆبوونەوە بکەین بۆچی لەبەر ئەوەی بەڕاستی من شخصی خۆم کە زۆر جار قسەم لەسەر کۆبوونەوەکانی پێشتر کردووە گەر ئەم سیفەتە ڕسمیشم نەبوو بێ پێمان وا بۆ زۆر جار قەرارێکی تاگڕەوانە دراوە لایەن هێزێکی دەسەڵاتدار یا کەسایەتیەک ئەوانی تر ناچار کراون کە دواب بکەون ئەوەی دوای ئەو قەرارە کەوتبێ هێزی نیشتیمان پەروەر بۆ هێزێک بووە بە تێڕوانینی ئەو بەڕێزانە لە خزمەتی هەرێم ئیشی کردووە هێزێکیش قسەی هەبوو بێ پێی وا بێت لە ساڵحی کورد نییە کە ئەم تاگڕەویەیە ئەم قەرارانە کۆی لە دەورەکانی پێشووە هەندێک شتێ بەبێ ناوهێنان بەبێ ئەوەی بچینەوە سەر حاڵەتەکان سیرەکەی ئەنجامەکەی نەکێشەی هەل ناکرد قەیرانی گەورەی سیاسی لە هەرێمی کوردستان دروستەکرد من لەلانەی سیاسی دروستە بوو بەڵام ئەوەی کە من بە ئیجابی ئەی خوێنمەوە پێشوازی لێ دەکەم بەڕاستی ئەم کۆبوونەوەیەکە جیاوازیەکە ئەوەیە هیچ تەفەڕودێک بە کۆبوونەوەکەەوە دیار نییە بە قەرارەکانەوە دیار نییە و هەوڵ دراوە مەسئولانە مامەڵە لەگەڵەوە بکرێ هەموو هێزە سیاسیەکان بانکراون سەرۆکی هێزە سیاسیەکان تەنانەت باڵاترین و دیارترین نوێنەری کورد لە بەغدا کە سەرۆکۆماری عێراقا بانکراوە بەشداری پێکراوە کۆبوونەوەیەکی هەت لە تشکیلەی مێزەکەیە کە مێزێکی خڕە یعنی مێزی خڕ ئاماژەیە بۆ ئەوەی کە خەڵکێک سەرخواری بۆ حساب ناکرێت بەڕاستی من لە ڕووی مەبدەئی کۆبوونەوەکەوە پێم باشە ئەمە سەرەتایەکی باشە بۆ ئەوەی کورد لە بەرامبەر ئەو تەحەدیانەی چ لەسەر ئاستی عێراق بێت چ ناوخۆی بێت کاریگەری کە چی بن و کاریگەریەک دروست دەکەیان ئەم کۆبوونەوەانە سوودیان چەنە وردەکارێکە بەڕاستی بە حکمی هەندێک کۆبوونەوە بڵێن بە تاواتی وێناکەم لا نییە وردەکارێکە بەڵام ئەوەی کە باس کراوە تەبعاً بوونی سەرۆکۆمار کە لەوێ وێنەیەکی واقعی وێنەیەکی دروستی واقعەکە لە بەغدا پیشانی ئەو بەڕێزانە دەدا کە نەخشەی سیاسی هەرێم پێکێنن چێ جانە بە ئانەی کە لە دەسەڵاتان چ ئەوانەشی کە هێزی سیاسین ئەم وێنەیە پیشانە درێک حقەتەکە چووەنە ئەو مەترسیانە تا چەندێک دروستن تا چەندێک گەورن بەرامبەر کورد تەحەدیەکانی کورچیە و یەکێک لە مەسەلە دیارەکان مەسەلەی یەکریزی کوردە لە بەغدا کە ئێستا بەڕاستیەوە کێشەیەکی گەورەی تایە من پێم وایە بەشێکی ئەو قسەی سەرۆکی هەرێمی کوردستان ڕاستە کە دەڵێ 58 نوێنەری کورمانەی هەرێکی باڕاستەیە قساکە ئەمەیان ڕاستە بەڵام سەبەبەکەی دەبێت لە خۆشیان بپرسنەوە بە ڕێزانە بۆ زیر و بۆ بەڵێ چونکە بەڕاستی ئەوەی کەوای کردووە ئەوەی کەوای کردووە 58 نوێنەرمان لە پەرلەمانی عێراق یالانی کەم هەر فراکسیۆنەی بە ئاراستەیە قسە بکە ئەوەیە ئەو بە ڕێزانە مەسەلەن ڕەنگە سیاسەتێکی دروستیان نەبوو بێ بۆ ئەوەی کە بەشەکانی کورد لە دەولەی عێراقیە بە عادیلانە ئەوە بکەن هێزێک لایەنێک هاتوو هەمووی قۆرەخ کردووە یا دابش کراوە بەسەر چەند هێزێکی کەماوە ئەوانیتری بێبەش کراون هیچ کەسێکی ژامادە نییە
بەڕاستی تۆ ئەگەر مافەکانم خۆی من لە بەرامبەری شاڵێ لە شەڕ شەریک بێ و لە خێرا تەریک بێ بەڵام بەڕاستی ئەوەی لە کۆبوونەوەکە باس کراوە کە ئیش بکرێ بۆ ئەوەی یەک سەوت و یەک ڕنگ و یەک فراکسیۆنی کوردی هەبێ ئەمە ئەگەر ئەساسەکانی بەباشی دابندرێن و چۆنەڵێ ئەو تەرازۆی کە تێک چووە ئەو بالانسەی کە تێک چووە ڕاستیکەنەوە ئەوە بێتە سەرەتایەکی باش بۆ بەدیهاتنی یەکدەنگی کورد لە بەغدا مەسەلەی دەستور بەڕاستی من دڵنیام بەڕێ سەرۆک کۆمار سوورەیەکی وازحی داونەتێ چکە سەرۆک کۆمار لە وتارەکەی خۆیاکێک لە بڕگەکانی تەرخان کرد بۆ قسەکردن لە تعدیلی دەستور لە هەموارکردنەوەی دەستور ئەمە ڕەنگە لەسەر ئاستی عێراق هەندێ لایەنی تووڕە کردو هەندێ لایانی نیگەران کردووە کەوا بکەن فشار لە سەرۆکاتی کۆماریش بکەن بۆ ئەوەی لەو تەرحە یعنی ئەو تەرحە سەر نەگرێت چونکە ڕەنگە پێیان خۆش نەبێ ئەو ئیسلاحاتانە بکرێت لە لایەکی تر مەسلەی هەرێمی کوردستان لایەنە کوردەکانیش ڕەنگە بە شێوەیەکی زۆر ئەرێنی سەیری ئەو بڕگیان نەکردوێ بەڵام بە تەکید سەرۆک کۆمار من دڵنیام ڕوونکردنەوەی داونەتێ چونکە مەرج نییە هەر مطلقاً دەستکاریکردنی دەستور زەرەری ئێمە بێ چونکە ئەو دەستورە هەرە بێت لابوودەوە کرێ بەس بە مەرجێک چۆنەڵێ دەست بۆ مافەکانی ئێمە نەبرێ وەکو میلەتی کورۆک و پێگاتەی کورد لە عێراقا دەست بۆ فیدراڵێت نەبرێ دەست بۆ مادەی 140 نەبرێ ئەگەر تەقویە نەکرێ دەست بۆ کۆمەڵێشتی تر نەبرێ پێگەی هێزی پێشمەرگەی کوردستان داهات و حسەی خۆمان پێگەی مەسەلەن یعنی ئەو شتانەی کە مافی دەستوری و مافی ڕای میلەتی کوردن ئێمە دەبێت بە هیچ شێوەیە نێڵین دەستی بۆ برێ و ئەم واقعە بکرێت بە بەهانە بۆچی بۆ ئەوی مافەکانی ئێمە کەم کرێتەوە بەڵام هەندێک بڕگە هەیە ڕەنگە ئێمە پێویستکات داوایکەین خۆمان بۆ نمونە ئێستا لە بازنەی قسەکردن لە ئیسلاحی مەنزومە ئینتیخاباتە یەکێ لە تەرحەکان کە هەیە قسە لەوە دەکرێت بۆچی ئەم هەموو پەرلەمانتارە هەبێ کە هەموو ئیمتیازێکی زۆر یا حیمایی زۆر یا مەساریفێکی زۆر لۆدێکی زۆری دارایی لەسەر دەوڵەتی عێراقی دروستەکە نەکرێ بەنیوە تۆ ئەگەر موافق بی لەسەر کەمکردنەوەی ژماری پەرلەمانتار وانە ئەمە گۆڕینی دەستوریوێ مەرجنی ئەمە زەرەری تۆی تیابێ بۆ نمونە هەندێک شتی تر هەیە کە ڕەنگە هەرچەنە ئێمە بەڕاستی تا ئێستا تەصنیفی خاڵەکانمان نەکردو ملاحەزەمان لەسەر چ هینێک هەیە بەڵام بەڕاستی مەرج نییە دەستبردن بۆ هەر مادەیەکی دەستور ئێمە بە زەرەری خۆمانی لێک بینەوە ئەو شتانە زەرەری ئێمەن کە تەسیر لە فرەلانی سیاسی لە دیموکراسیەت لە شوناسی ئەم دەوڵەتە و لە مافە سەرەتایی و مافە ئەساسی و شەرعی و ڕەوا و دەستوری و تاریخەکانی ئێمە ئەکە هەر کاتێک دەست بۆ ئۆبرا من دڵنیە نوێنەرایەتی کورد لە هەرێمی کوردستان و حیزبە سیاسیەکان و خەڵکی کوردستان و نوێنەرایەتی کورد و نوێنەرەکانی کورد لە هەموو ئاسوودام و دەستگاکانە قبوڵی ناکەن لە بەغدا و کوردیش ئێستا هەرێمی کوردستان معادلەیەکی دەولیە من قەناعەتم وایە هەرێمی کوردستان ئەمری واقعە زۆر شت هەیە بە زەرب و تەقسیم و بە زۆرینەوە کەمینە لە عێراق ناتوان ڕێگلا بکرێتەوە تۆ ناتوانی پێ بنێ بە پێگاتەی کوردیە ناتوانی پێ بنێ بە پێگاتەی سونەیە ناتوانی پێ بنێ بە تورکمانە ئەمانە زۆر جار مافەکانیان یعنی پەیوەندیە نییە بە زۆرینەوە کەمینە دەنگ بدەیت ڕاستە کۆمەڵە شت بۆ پاراستنی بالانسی دیموکراسیەت و ئەمان زۆرینەوە کەمینە تۆ بە دەنگدانێک لایەکەیتەوە قسەکردن لەسەر شتێکی عامە پەیوەندی بە هەموو وڵاتەوەی بەڵام بەڕاستی پەیوەندی بڵین مافە دەستوریەکانی ئەو پێکهاتانە جا کوردە تورکمانە هەر پێگاتەیەکی ترە بەڕاستی هیچ کەسێک ناتوانێت بیگەڕێنێتەوە بۆ دواوە ئەگەر پەری پێنەیە ئەمانە معادلاتی دەولی کێشە بۆ عێراق دروست بەڵام زۆر باسی هەمواری دەستور دەکرێت دیارە کوێ دەستورەکە هەموار دەکرێت جگەلەوەی کە بەڕێزوتت یان هەندێک داواکاری هەیە بۆی کە ژمارەی پەرلەمانتارانی عێراق لە 329 پەرلەمانتارەوە کەم بکرێتەوە ینی مەسلەی گۆڕینی سیستەمی سیاسی لە پەرلەمانیەوە بۆ سەرۆکایەتی یعنی ئەمە داوای خۆپیشاندەرانە یاخود داوای کۆمەڵێک کێزی دیکەیە ڕەنگە ئەمە نەڵێن یەکێک لە مەطلبە زۆر ڕئیسیەکانی خۆپیشاندەران ڕاستە ناوبەناو باز دەکرێ بەڵام بەڕاستی ڕەنگە هەندێک لایەنی شیعەپیان خۆش بێ ئەمە بێت چکە خۆیان بە زۆری نەدەزان لە عێراقا ئەگەر سەرۆک بە دەنگدان هەڵبژێرا و نیزامەکە کرا بە ڕیاسی لە پەرلەمانیەوە ئەو بە تەکید بە شێوەیەکی تر خۆیان دێنەوە سەر تەختی دەسەڵات ئەم کاتە چۆنەڵێ خۆیان بکوژ و ببڕەبن لەو سۆڤیەوە هەندێکیان دیفاعی لێ دەکەن سیستەمی سەرۆکایەتی لەناو پارتە دەسەڵاتدارەکەن لە بەغداد من قەناعەتم وایە ئەگەر بێتە سەرەوە ڕەنگە ئەو لایەنانەی کە حەز بکەن پێگەیان بمێنێ لە عێراقا پێگەیان پارێزراو بێ بیانێ ئەوە بکەن بەڵام بە تەکید من قەناعەتم وایە نە نوخبەی مەدەنی لە عێراقا ئەوە قبوڵ دەکا و نە کوردستانەوە قبوڵ دەکا و خۆشمان باش دەزانین کە هەر لە دەستورەکەیانی میکانیزم دیاری کراوە گەر هەرێمێک یاسیە محافەزەیەک بگرن توانن ڤیتۆ بەکاربێنن بۆ ڕەتکردنەوەی ئەو دەستورەیە هەندێک مادەی ئەو دەستورە چکەمە میکانیزمی گۆڕینەکەیەتی چکە دەستورێکی جامدە گۆڕانکاریکردن تایە ئاسان نییە
بەڵام بەڕاستی تا ئێستا وەکو بڵێ چەند خاڵە دیاری کراوە چکە لەبەرەی و جەنەزەری جیایە لەسەر دەستور تا ئێستا لایحەیەکمان دەرنەکردووە بڵێن ئێمە وەکو کورد یا لە عێراقا یا بەگشتی یا هەندێک تەرەفی سوننە یا شیع ئەمانە ئەم ملاحەزاتانیان هەیە ئەوەی کە هەیە دوو جۆر ئیژ ئێستا هەیە لەسەر دەستور ئەو لیژنەی پەرلەمان دەستی دروستی کردووە ئەمڕۆ یەکەم کۆبوونەوەی کردووە کە سێ نوێنەری کوردی تێدایە ئەمە لەلایەک هەوڵەدەن لەلایەک لە چەند ڕۆژی ڕابردووە لە سەرۆکایەتی کۆمار کۆمەڵی شخصیاتی ئەکادیمی قانونی خوبەرای گەورە لە عێراقا پێگاتون یەکەم ڕۆژ سەر کۆمار خۆی کۆبوونەوەی لەگەڵ کردوون دوایی ڕئیسی هەیئی مستەشارین ڕئیسی دەستەی ڕایشکاران کە خۆشی خەبیرێکی قانونیە تەکلیف کراوە بۆی سەرپەرشتی ئەو کۆبوونەوەی بکاوە ئیدامەی پێبا بۆچی بۆ ئەوەی دیارترین سەرنجەکانی خەڵکی خوبەرا خەڵکی مەدەنی فوقەهای دەستوری عێراق وەربگیرێ چۆن وا بکەن ئەگەر تعدیل کرا سەرۆکایەتی کۆمار بتوانێت بە پرۆژەیەکی زۆر دەوڵەمەند پرۆژەیە کە دەوڵەتەکە لە دەوڵەتی مافەکان و دەوڵەتی مەدەنیە نزیکاتەوە بەشدار بن لەو تعدیلاتانەیە چکە بەڕاستی نەک بۆ دەستور بۆ شتی تریژەوەی ئێستا سەرۆکو جەنابیشت باسر کرد لە سەرۆکایەتی کۆمارە ماوەیەکی زۆرە مەشغوڵین بەوەی چۆن ئیسلاحی مەنزومەی انتخابات بکەین هەوڵ بدەین لەو بناوەیە بە تێر سەرەکەین بەس وەکو هەموارە دەستوریەکە بەوەی باسی ڤیتۆتکلیز مەترسێک لە سەر هەرێم نییە بۆ هەمارە دەستورە چکە هەندێک بۆ نمونە شارەزای بواری هەڵبژاردن باز لەوە دەکەن کە ڕەنگە ینی نەتوانێت لە سێ پارێزگای هەرێمیشە دوو لەسەر سێ خەڵک کۆ بکرێتەوە لە کاتێکە لە دوای هەڵبژاردننی پەرلەمان 1959 خەڵک دەنگیدا بۆ و گەندەڵی نەعادالەتی خەڵک بێزار بۆ لە هەڵبژاردن خۆی من ڕەم وایە گەر شتێک ئەوەنە هەستی نەتەواتی لە ناو میلەتی ئێمە زۆرە ئەگەر قەزەیەک پەیوەندی بە دەستبردن بۆ مافە ئەساسیەکانی هەرێمی کوردستان و خەڵکەکەی بێ خەڵکەکە بە یەک دەنگ ئامادەیە لە ئیسیفتایە لە شیا بەشداری کا بۆ ڕەتکردنەوەی چکە بە تایبەتی ئەم قەزەیە یەکدەنگی لەسەر هەموو ئاستەکان دروست دەکا چکە پەیوەندی بە حیزبێکەوە نابێ غیری حیزبێکی تر هەر شتێک پەیوەندی بە حیزبێکەوە هەبێ پەیوەندی بە حیزبەکانی ترەوە نەبێ ئەو ڕەنگە ئیجماعی لەسەر دروست نەبێ ئەبێتە شتێکی پشڕ و شتێکی نیوە ناچڵ و ئەمانە ئەوە نابێ بەڵام ئەم شتە مەسی واقعی نەتەوەی بکە مافی نەتەوەی بکە و تەنانە نەک مافی نەتەوەیش یعنی سا تۆ بێ سنووردا بنەی بۆ مافە دەستوریەکانی نەتەوەیەک ئەوە هەر پرۆسی دیموکراسی پێکەوە ژیان لە وڵاتە ئاخاتە خەتەرەوە یعنی دیسانە ئەمانگەڕێتەوە بۆ چوارگۆشەی یەکەم و کێشەی تر دروستە بێ یعنی خۆتان نزان بەشێ لەم دەوڵەتانی لە ناوچەکانی ئێمەیە لەم دەوروبەرە تووشی داخوران و ئەوانە بوون بۆچی لەوەری حەقیە مافی دەستوری و یاسایی و خۆڕسکی هەندێک پێکاتی تیا لە بەرچاونەگیرا دەوڵەتی دیکتاتۆر بووە زۆر ئەوە نەکرا بۆیە بەرەبەرە ئەم دەوڵەتە بەکارێنراوە ئەم ئەقلیاتانە جیهاتی تر ئیسفادەی لێکردوون ئەو دەوڵەتە بەرەبەرە زەعیف بووە و سیادەی نەما و مرکزیەتی نەماوە تووشی داخوران بووە بۆیە بەڕاستی من قەنەعەتم وایە لە حاڵەتێکی ئاوایە کە ئەگەر بۆ نمونە هەموو نوێنەرانی کورد لە بەغدا هەموو هێزە سیاسیەکان حکوومەتی هەرێم کیانە ڕسمیەکانی هەرێم پەیوەست بە هەرێمی کوردستانەوە ئەمانە یەکدەنگ بن لەسەرەوەی بەڵێ ئەمە مەترسی نەتەوەی دروستەکە یعنی شتێک نەبێ خلافی لەسەر بێ یەکدەنگی لە سەربێهی هێزوو لایەنە سیاسەکان ئەو لە ناو کوردیشا بەڕاستی بە دەمەچوونێکی گەورەی دەبێت چونکە خۆتان نەزانن گەلیش دابش بووە بەسەر هێزە سیاسیەکانە ڕاستە خەڵکی مەدەنی هەیە بەڵام خەڵکە مەدەنیەکەشی ئێمە کە ئەگەر منتەمیش نەبێ بۆ هێزە سیاسەکان بای ئەوە هۆشیاری سیاسی هەیە بای ئەوە هەستی نەتەوەی و نیشتیمانی بە قووەتە کە بێ بەشدار بێ لەو پرۆسی کە نەتەوەکەی بەڕێز تووشی مافێشێلکردن بۆ هەموارە دەستوریەکە ینی دەبێت کورد چۆن خۆی ئامادە بکە پێویستی بە پێکێنانی لیژنێ یاخود پێویستی بە تەنسیق لەگەڵ نوێنەرانی کورد لە هەرچێ سەرۆکاتێکە و هەرێم و حیزبەکان هەیە بەڕێ ئیمان طبعا دەبێ جانی تایبەت هەبێ غورفەی عملیات هەبێ یان کورد خۆی ئامادە بکە بۆ چەند شتێک پەیوەندی بە دەستور یەکەم ئەو شتانەی کە تەرەح بکرێن لە تەرەفەکانی ترەوە کە مەسی مافە ئەساسیەکانی کورکا کە لە دەستورا چەسپێنراوە یا هەر مافێکی تر دووهام هەر شتێکی تر کە ڕەنگە مباشر پەیوەندی بە واقعی نەتەوەیی و نیشتیمانی ئێمەوە نەبێ وەکو هەرێم وەکو کیانی کوردی لە عێراقا بە خەڵکیەوە بە پێگاتەکانی نایەوە بە دەسەڵاتیەوە بە هەر شتێکەوە هەندێشت هەیە لە دەستورەکان نقطەی زۆعفە بۆ نمونە بۆ من نقطەی زۆعفە بۆ تۆ وەکو عەرەب نقطەی زۆعفە عەرەبی شیعە بۆ عەرەبی سوننە نقطەی زۆعفە بۆ شتێک ئەمانە ئێمە دەبێ بەشدار بین لە تەطویری دەستورەکەیە مەرج نییە هەر قسەمان تایبەت بۆ شتانی کە مەسی خۆمانەکە یعنی تۆ دووشت دەبێ بکەی یەکەم شتە سلبیەکان نێڵی ڕوویتەکە دووهەم تەطویری ئەم دەستورە بکەیت لە ڕووی ئیجابیەوە چی وا بکە کە بەڕاستی ئەم دەوڵەتە لە هەندێک شتی تر ڕزگارکە کە چۆن ئەڵێ یەخەی بگرێت دەست و پێی بەستەوە بەرەو پێش بڕوا خۆتە زای ئەم دەستورە لە کاتێکان نووسراوەتەوە
بگرە و بەردەوە پەلەیەکی پێوە دیار بوو بەڕاستی ڕەنگە هەندێک پێگەهاتە گلەیان هەبێ وەکو سونەکانی عێراق گلەیان هەبووە لە میکانیزمەکە دیاری کرابوو لە ماوەی 6 مانگا کە میکانیزمێک دابن لێ بۆ مراجعەکردنەوەی هەندێک دەستور بەڵام ئەوە کە نەکراوە هەندێک بڕگەی تایە تەفعیل نەکراوە پێم وایە مەجلیسی ئیتیحادی ئەوانە ئەمە کورد دەتوانێت لە زۆر جەبهەوە ئیش لەسەر دەستور بکە ئەگەر خراپە بەرباس. سپاس دەکەم ناوبڕێکمانە دەتەرگرم بۆ لای بەڕست بەڵای بینەرانی بەڕست ناوبڕێک و دەگەڕێنە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە نینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. وشاری نینی تامێکی لە یاد نەکراو. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جمەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕست کاک هاوژین پێشتر باس لەوە کرد کە کورد لە بەغداوەکو پێویستی یەک ریزنیەوە ئەمڕۆژ لە کۆبوونەوەکەدا باس لە مەسەلەن یەک ریزی دەکات. پێ دوای یەک ریزی چۆن دروست دەبێت لەسەر ئاستی بەغداد لەسەر ئاستی کوردستانیش ینی پێویستی بەچێ بۆ ئەم یەک ریزیە بەرجەستە بێ هەم بۆ خامەدەکردن بۆ هەمواری دەستور و هەڵبژارنی پێشوەختە. ڕاستیە لە قۆناغی ڕابردووە چ لە ناو هەرێمی کوردستان و چ لەسەر ئاستی نوێنەرانی کورد لە بەغدا و دادگەری دابشکردنی پێگە و ئاستەکان لە نێوان لایەنەکانە کێشەی گەورەمان هەبووە. بەشێ لەو کێشانە تا ئێساش درێژیان هەیە بە تایبەتی لە بەغدا چونکە بەڕاستی ئەوەی کە پشکی کوردە لەوێ ئەتوانین بڵێن لایەنێک بە دەرەجەی یەکەم دوو لایەن لە حەدی ئەقسایدا زۆرینەی زۆری پشکەکانیان بردووە. خۆتان نەزانن
ئێستا ئەتوانین بڵێن سێ ئاراستە لە بەغدا هەیە ئاراستەی کوردی ئاراستەی کوردی کە ئەوەی لە مفاوەزات و شتاکە قسە دەکەن بۆ هەندێک شت لە بینی خۆیاندا ئاراستێک بڵێن لیستی یەکێتیە لیستی پارتیە لەگەڵ ئەو 15 کورسی ئەو چەند لیستەی تر کە تەنسیقێک لە بینیانە هەیە وەکو سێ پێک هاتە تقریبان زۆر جار قسە لەسەر بابەتەکان لەو شتانەی پەیوەندی بە کوردەوە هەیە ئەکەن کۆمەڵی کێشەی گەورە هەیە ئەوەیە کە ئەم هێزانەی تر دەرەوەی دەسەڵات لە هەرێمی کوردستان پێیان وایە لە هەرێمی کوردستان و نە لە بەغداش ڕەچاوی دادگەری و ڕەچاوی قورسایی پێگەی هەر لایەنێک بە حەدی خۆی نەکراوە یعنی هەر لە دابشکردنی پۆست و پێگەکانی تایبەت بە کورد لە بەغدا سەیری کە بۆ نمونە پارتی دموکراتی کوردستان 28 ئەندامە چەنە هەیەی هەموو جارێک بۆ نمونە کاتێک باسی پشکێنە دەکرێت ئەم ڕقەمە سفر نابێتەوە هەر معادلەیەکی تازە چوو بێتن بۆ قسەکردن دابشکردنی پشکەکان دیسانەوە ئەم وەکو ڤیزەکار دایمە ئەم پاری لە نابڕێ ینی پڕە لە پارە ناکرێت تۆ ئێستا بۆ نمونە چەند نقطەیەک ئەم 28 بەشی چەند نقطەیەک دەکات دەبێ ئەم 15 ئەم لە ئەنانەی تریش بکاتە چەند شتێک ناکرێت تۆ مەسەلەن بێ لە دابشکردنی وەزیرەکانی کووردا لەوێ بڵێ من 28 مێ ئەوی بەری دوایی بێ مەسەلەن بۆ سەفیرەکان بڵێ من 28 مێ هەر زۆرینەی بەری بێ بۆ مەسەلەن کۆمیسیۆن بڵێ من 28 مێ هەر زۆرینەی بەری و هاکەزایەک یەکێتی و ئەوانە بۆیە بەڕاستی تا ئێستا ئەمە کاریگەری سلبی کردوێتە سەر یەکدەنگی و کاری پێکەوەی نێرانی کورد لە بەغدا مەسەلەی زانانی چاکسازی و گەندەڵی کاریگەری لەسەر دوزمیە ڕێزیش بەتەکید ئەزانی چۆنەکە ئێمە دەڵێن ئەو هێزانەی لە دەرەوەی دەسەڵاتن بە شێوەیەکی گشتی یاجیان لە یەکێتی و پارتی لە بەغدا تیاشیانە لە بەغدا جیایە و لە هەرێمی کوردستان مەسەلەن ڕەنگە لەناو حکوومەت تابێ بەڵام بەڕاستی قسەکان یەکنین و ئەو ملاحەزاتانە هەیە و ملاحەزات لەسەر چۆنێتی نوێنەرایەتیکردنی کورد لە بەغدا هەیە لە هەمووی نەکانەوەی گەندەڵی جەنابەت باسێکی یا ئەوەی باسمان کرد پشکەکە بەشێکی زۆر لەو هێزانە پێیان وایە حەقی خۆیان وەرنەگرتووە یعنی تۆ ئەگەر بتێ ئەمە تەرازویە کە ئێمە هەندێک لە نوێنەرانمان ئەو عیبارەیە لە بەغدا بەکارێنن چۆن لە سفکردنەوەی کێشەکانی بینی ئەم لایەنانە و دروستکردنی یەک فراکسیۆن یەک پێگاتە یەک هاوپەیمانی لە بەغدا بەچیە بێ بە وەکو خۆیان دەڵێن بە عەرەبی ئیعادەت التەوازن إلى الميزان المختل یعنی دەبێت ئێمە هاوسەنگی بگێڕینەوە بۆ ئەو تەرازۆی کە تێک چووە ئەو پێوانەی کە تێک چووە ئەمە بەچی دەبێت تۆ حەقێکی منە خواردووە ناکرێت کە تۆ حەقەکەت بردووە بڵێ کاکەوە تا زۆر با لە ئێستاوە دەست پێ بکەینەوە عەفە الله عەما سەلەف هەموو جارێ ئەم شتە دووبارە دەبێتەوە دوایەڵ کاکە لەسەر قۆناغێکی تازە کاکە ئەم شتە ناکرێت چونکە بەڕاستی هێزی تر هەیە دەنگی هەیە سەنگی هەیە ڕەنگی هەیە قورسایی هەیە بە ئاستی خۆی تۆش وەرە ئەو بکە ئەمانە چارەسەر نەکرێ هەموو کێشەیەک ڕیشەی خۆی هەیە تا ئەسبابەکانی ئەو کێشەیە چارەسەر نەکرێت و ناتوانانی نەتیجەکە بەدەستبێنی بەڕاستی ئێمە پێمان خۆشە کورد هەموو یەکدەنگ بێ ئێمە حەزەکەین ئێستا ئێمە من زۆر بە ئیجابی باسی ئەو کۆبوونەوەیم کرد لە ڕووی مەبدەئیەوە جا نەتیجەی هەبێ یان نەیبێ بۆ عێراق یا تەسی لەسەر عێراق دروستکە یان نەیکا بەڵام هیچ نەبێ ئێمە توانیمان لەژێر سەقفێکە بەبێ ئەوەی کەسێک قراری خۆی شروعی خۆی فەرزکا بە سەرێکێکی ترە قسە کراوە و بڕیاردراوە بە موافقەی هەمویان ئەوە کراوە وجا نەزەرەکان مەفروزە وەربگیرن بۆیە بەڵام بەڕاستی تۆ ناتوانانی بێ لەسەر حسابی من داوای یەکسانی بکەی داوای ئەوە بکەی ئێمە دەبێت کورد خۆمان زیاتر بۆ وەزعەکە حازر بکەین تەحەدی گەورە ڕەنگە لە ڕێبن ناکرێت کورد هەر ماڵی پەرتەوازە بێ ناکرێت کورد باسی دروستبوونی دەوڵەت بکات لە هەر ڕۆژێکا کە بۆی بلوێ و فرسەتی بۆ بێتە پێشەوە بەڵام یەکدەنگی و یەکریزی نەبێ بۆیە بەڕاستی بەو شتانە یەکدەنگی و یەکریزیەتە پێشەوە سپاس دەکەم بە سەبارەت بە مەسەلەی ئێستا داواکاری هەیە بۆ هەڵبژاردننی پێشوەختەوە ئێوەش لە سەرۆکایەتی کۆمار یاسایەکتان بۆ بڵێن پرۆژە یاسایەک بۆ گۆڕانکاری لە یاسی هەڵبژاردنەکان پێشکەش کردووە بە دیاریکرای ئامانج لەم پرۆژەی چیەوە ینی ئەگەر گۆڕانکاری بکرێت لە یاسی هەڵبژاردنەکان دەتوانرێت دادپەروەری بەدی بهێنرێت خۆی جارێگە قسە لەو مەسلەی بکەین ئێمە دەڵێن ریفۆرمکردنیا ئیسلاح لە منزومەی انتخاباتە نەک لە یاسای انتخاباتە چونکە منزومەی انتخابات جای لە یاسای انتخابات بە نەزەری ئێمە دەمانەوێت معادلەی منزومەی بۆ نمونە ئیسلاحی منزومەی انتخابات لە عێراقا تەنها یاسای هەڵبژاردنەکان ناگرێتەوە کە تۆ تعدیلی کە یابی گۆڕی مەسەلەی کۆمیسیۆن دەگرێتەوە کە ئەمە جانبێکی سەرەکی بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردنە لە عێراقا ناتوانانی بەبێ ئیسلاحکردنی کۆمیسیۆن ئیسلاح لە ناو
پرۆسە و مەنزومە ئینتیخابات لە عێراق بکەیت بەڕێی من یاسای حیزبە سیاسیەکانی عێراق ئەمەش ئەوەی دەوێت چونکە ئەویش کێشەیەکی گەورەی هەیە بەڕاستی ڕاستە هەندێ بەندی جوانە ئەوەی بەڵام زۆرێک لە بڕگەکانی نەچوونەتە ناو بواری جێبەجێکردنەوە مەسەلەن ئەوەی کە هێزی چەکداری بۆ نمونە هەندێک شتی تێدا وای کردووە کە فەوزایەکی زۆر هەیە لە ناو حیزبەکانە عنی تا ئەماوەی پێشوو لە بەغدا من ئامارێکم وەرگرت 221 حیزب خۆی ناونووس کردووە خۆی تەسجیل کردەوە بە ڕسمی تەسجیل کراوە لە عێراقا ناکرێت بۆ عێراقێک 20 ملیۆن دەنگدەری هەبێ 221 هێزی مجازی هەبێ ئێمە لە وڵاتانی دیموکراسیشا دەبینین جاری وایە بە 1000 هەڵدەگاتە 5 لیست یا 5 قواری سیاسی کە بەشداریەکەن جا هاوپەیمانی بێ ئەوە بۆیە سەیرەکەی کۆمەڵی مەرجدانراوە ئێمە ڕێگەل لە فرەلانی سیاسی ناگرین بەڵام بەڕاستی هەندێشتی ژێبێ فەوزا بەشێ لەو دەعوانش کە باس لە گۆڕینی یاساکە دەکرێت شتێکی حەقیقیە بۆیە قسەکەمان لەوەیە مەنزومەی ئینتیخابات جیا لە یاسای ئینتیخابات مەنزومە ئینتیخابات هەموو ئەوانە دەگرێتەوە کە پەیوەندیان بە پرۆسەی هەڵبژارنەوە هەیە باش بەس ئەو پرۆژە یاسا بۆ لە چیدا ئێمە لە سەرۆکایەتی کۆماری عێراق بە تایبەتیش وەکو ڕێی شخصی بەڕێز دکتۆر بەرهەم سەرۆک کۆمار کە من نزیکی بڵێن زیاتر لە 7 مانگەوە بۆ 8 مانگە چێ لێ داوامەکەم یەکەم لەحزە کە مثلا من چوومە وەکو ڕایۆشکاری بەڕێزیان دەست بەکار بووم ئەم قسەی بە من و تووە ئەمە ماوەیەکی زۆر بەر لە ئەم ناڕەزایەتی خۆپشاندانانش بووە یەکێ لە کێشەکانی عێراق بریتیە لە مەنزومەی ئینتیخابات پێویستە ئەم مەنزومەی ئیسلاح کرێ منیش بە حکمی پێشینەیەکم لە کاری ئینتیخابیە هەیە بەشێکی زۆری ئەو متمانەی دا بە من کە ئەو بێ بۆیە هەندێ هەنگاومان هەڵبڕی هەڵگرت بۆ نمونە نزیکی 5-6 مانگ بۆ بەر لە ئێستا پەیوەندیمان بە کۆمەڵی خوبەرای عێراقیەوە کرد و خەڵکی قانونی خوبەرای گەورە کە خەڵکی بێلایەن مەدەنین و لە مەجای ئینتیخابیە ڕۆژانێک ئیشیان کرد و خەڵکی نەزیه و معتەرەفن لە عێراقا ڕەیان وەرگیرا و چی بکەین وتمان بە وەرکشۆپێ دەست پێکەین بە کۆبوونەوە دەست پێکرا تا گەیشتە ئەوەی کە ئێستا ئەم داوایە بۆ بە داوایەکی جەماوەریش بەڕاستی جگەل لە داوای زۆرێک لە هێزە سیاسیەکان و سەرۆکایەتی کۆمار و ئەوانە بۆیە هەنگاوەکان خێراتر کران لەسەر داوای سەرۆک کۆماری عێراق ئێستا هاتوین ئەخیر شت کە مەکتەبی تەشریع مەکتەبی یاسادانان و ئامادەکردنی پرۆژە یاساکان لە سەرۆکایەتی کۆمار کە کۆمەڵی شخصیەتی گەوری قانونی تێدایە ئێمەش هاوکاریانین دەست کراوە بۆی کە ڕژنووسێک حازر بکرێت ئەم ڕژنووسە چەند جارێک دەستکاری کرا بەڕاستی ئیشی لەسەرکرێت چونکە وەکو بڵێ ناڵێم وەرکشۆپ بەڵام دیداری زۆری لەسەرکرێ کۆبوونەوەی دەوری لەسەرکرێ خەڵکی خوبەرا ئەبیندرێ ئەوانەی چی لە ناو کۆبوونەوەکەیە بە ئەندام گیراون وەکو خوبەرا و قانونی و نوێنەری کۆمیسیۆنیشی تێدا ئەوانە چ ئەوانشی لە دەرەوە جاربار ڕایژیان پێکرێت چ بە ڕاستەخۆ چ بە ناڕاستەخۆ نەتیجەکەی ئەوەیە پرۆژە یاسایەک حازر کراوە ئەم پرۆژە یاسایە بڵێن تا دوێنێک کە من وەرم گرتووە تا ئەخیر دقیقە طبعا پێکاتەکەی چۆنە هاتوون هەموو یاساکانی پەیوەند بە هەڵبژارنەکان لە عێراق چه یاسای هەڵبژارنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێت چه هی مەجلیسی ئەنجومەنی پارێزگاکان و قەزاکان بێت چه یاسای کۆمیسیۆنیش کە لە نوسخەی یەکەماتیان نەبوو یاسا بڵێن ئەویشی بۆ ئیزافە کراواتە هەمووی کراوە بە پرۆژە یاسایەک ئەم پرۆژە یاسایە تەبیوب کراوە بە فەسڵ و بابێکی پەیوەندی بە هەنێ ئەحکامی عامەوە هەیە بە مفرەدەکانەوە بابێکی یا فەسڵێکی پەیوەندی بە چیوە پەیوەندی بە یاسای ئەنجومەنی نوێنەران و پەرلەمانی عێراقەوەی هەڵبژارنەکەی یەکیان بۆ ئەنجومەنی پارێزگاکان یەکیان بۆ قەزاکان یەکیان بۆ کۆمیسیۆن خۆی ئێستا ئەمە حازر کراوە بەڕێی من شتی زۆر باشی تایەوە گۆڕانکاری جەوهەری تێدایە بەڵام بەڕاستی ئەمە دووشتی لەبەردەمە یەکەم دەبێ زیاتر بیخێنە بەردەستی خەڵکی خوبەرا و شارەزایان بۆ ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە ئیسفادەمان لە ڕێی کۆمەڵ خەڵک کراوە بەڵێ خەڵکی نخبە طبعا تۆ پرس بام کە ئەوانەی کە اختصاصیان یا خیبریان چ لە ڕووی قانونی چ لە ڕووی عملی چ لە ڕووی بەڕێوەبردن و ئیدارەی ئینتیخابی خیبریان هەیە ئەوانە ئەبێ ئیسفادە لە ڕێیان بکرێەوە خراوەتە بەردەمی نخبەیەکی زۆریش بۆیە بەڕاستی ئەمە لەلایەک پێویستی بە دەوڵەمەندکردنە چونکە هەندێک شتێ ئێمە نامانێ بەتەنها لە بابەتی نەزەریە ئینتیخابات ڕاستکەینەوە دەبێ هەنگاوە عملیەکانیش کە لە کوچە و کۆڵانێکی ئەم وڵاتەیە ئینتیخابات دەکرێت تەزویر ڕووەدا ئەبێت ئەوش لەبەر چاو بێ ناکرێ من یاسایەکی جوان دانێم وەکو یاسای حیزبە سیاسیەکانی عێراق بڕگەی زۆر جوانیدا لە زۆر وڵاتە ڕەنگەشتی وا جوانیتیانە بێ بەڵام تێرەکەی بەشێکی زۆری تەطبیق نەکراوە یا میکانیزمی تەطبیقکردنی سەرکەوتوانە نییە بۆیە بەڕاستی ئەوە دەکرێت خاڵێکی تر ئەوەیە بەڕاستی ئێمە ئەم یاسای ئایا دەگاتە نەتیجەیان ناگات من حەزەکەم ئەوە بڵێم بەڕاستی
ئێمە ڕاستە تەواوی دەکەین سەرۆکاتی کۆماری ئەلانیشی دەکا کە تەواوی کردووە سەرۆک کۆماریش ڕایگەیانەوە کە دەبێت بە زووترین کات تەواو بێ ئایا ئەم هەفتەیە هەفتەی داهاتووە بچێتە پەرلەمان ئێمە تۆپەکە دەخینە ساحەی پەرلەمانەوە ئێمە بە ئەرکی خۆمان هەڵەسین وەکو سەرۆکاتی کۆمار وەکو شخصی سەرۆک کۆمار کە ساحەبی ئەو مبادرەیە دوایی ئەم تۆپە ئەچێتەوە لای لانە سیاسەکان کێشێکمان هەیە کە ڕەنگە بەشێک لە هێزە تەقلیدیە گەورەکانی عێراق زۆر مرحب نەبن بەم یاسایە بۆچی لەبەر ئەوەی من بە شخصی لە هەندێکیان میسۆڵکا کە ئەو یاسایە بە حکمی ئەو سیستمون ئەو شێوازی ئینتیخاباتی کە لە بەرچاوی گرتووە کاکە حیزبایەتی کۆتایی پێێنێ لە عێراقا بۆ نمونە شێوەیەکی دەنگدان تەرح کراوە چەند شێوەیەک تەرح کرا بوو ئێستا زیاتر دانەیەکیان دەخرێتە بەرباس ئەوی قائمەی فەردیە یعنی دائیرەکان بچووک بکرێتەوە بکرێ بە قائمەی فەردی و بەڕاستی نێن بۆ نمونە ئەگەر ئەم لیستە سەرۆک لیستەکە خۆی بەشی پەرلەمانتاری هێنابوو دە کەسی لەگەڵ بڕوە ئەگەرێکی بە 100 دەنگ و 200 دەنگوانە و کۆی ئێستا هەیە هاتوون هەڵبژاردنە سەر ئاسی زۆرینەی دەنگی کاندیدەکە دەبێت لەوێ زۆر لیست لەبەر چاو نەگیراوە بۆ نمونە ئەگەر ئەم دائیرەیە دە پەرلەمانتاری دەرچێ ئەم بازنەیە سیرەکەن دە یەکەم دەنگ کێن لە یەکەمەوە تا دێم کێ زۆرترینی هێناوە ئەوە دەهێنن لەگەڵ ڕەچاوکردنی بڵێن کۆتاکەیە نەک ئەوەی بۆ نمونە لیستەکان بکرێ بە بنەما بۆ نمونە ئەمە کێشەیەکی دروست کردووە هەندێک کەسێ بە 500 دەنگەوە لە لیستێک دەڕوا بەڵام هەیە بە 10,000 لە لیستێکی تر ناڕوا بۆ لەوەری لیستەکەی نەیتوانیەوە بە پێی سانلیگۆکە کورسیەکان بەرێتەوە بۆیە ئەمە کۆمەڵی گۆڕانکاری تیا کراوە هێزە تەقلیدیەکان ئاستەنگێکی ڕەنگە گەورە بن لە بەردەمانە زۆر بە ئاسانی نیەن بەدەمانەوە و مشکلەی بۆ دروستکەن بەڵام ئەمە دوای ئەوە چۆنەڵێ تۆپەکە خرێتە ساحەی ئەوانەوە ڕوبە ڕووبوونەوەکە کێتە بینی ئەو خەڵکە داوەڕاوەکانی ئەو خەڵکە لەگەڵ ئەو هێزانەی کە پێچەوانەی داواکانیان ئەوستنەوە و مل نادەن بۆ ئیسلاحی انتخابی زۆر باشە کاتم زۆر کەمەوە بەس سەرپرسێکتر بە کورتی دوای خۆپیشاندانەکان کاردانەوە هەبوو ئەمینداری گشتی عسایب قەیس خز علی بازلۆکەکەیەکی لە سەرۆکایەتەکەی کۆماری عێراق بەشدارن لەو موامەڕەی کە هەیە یەکێک لەو سێ سەرۆکایەتەکەی عێراق مەبەستی کامیان بوو ئایا مەبەستی سەرۆکایەتی کۆمار بوو پەرلەمان بوو ئەنجومەنی وەزیران بوو کە بەشدار بن لەو موامەڕەیە کە خۆی ناویدەوە طبعاً ئەو بەڕێزە هەم خۆی ملاحەزەی زۆر لەسەرەوە هەمیشە مقابلەی ڕەنگە ملاحەزاتی زۆرەوە کردبێ هەندێک شت هەیە کە تۆ لە بابی معلومات هادەیدەی بە خەڵک لە ئەساسی شا معلومات جیایە لە پێم وابێ لە تەحلیل ئەو قسانەی کە کردی سەرنجی زۆر هەڵەگرن لە ڕاستیدا و کاتێکیش ناوی یەکێ لە سەرۆکایەتەکانی هێنا لە پاڵ منتیقەی جادرێ کە چوارگۆشەی ڕێئاسە لەوێ و باسی سلێمانی هەولێری کرد کە موسینگەی مۆسادی لێوانە ئینطباعێک درا کە مەبەستی سەرۆکایەتی کۆمار بێ بەڵام ئەوەی من ئاگدار بم دوێنێ قسەی لەگەڵ کراوە بە هیچ شێوەیە گوتێتی من مەبەستم سەرۆکایەتی کۆمار نییە ئەمە قسەی لەفزی خۆیەتی بۆیە ڕەنگە زۆر جار لەناو شەقامی کوردیش باسی ئەوە دەکرێە ئیحاکە بۆ بچێ بەڵام بەڕاستی ئەمە دوایین زانیارێکە بە من گەیشتووە کە نوێنەری سەرۆکایەتی کۆمار کە ئەمە خراوەتە ئەستۆی و لەگەڵ و برادرە قسەی کردووە ئەمە وەڵامەکەیەتی کەمتر لە دوو دەخەمان ماوە سەبارەت بە ئەنیاگەرەکان خۆپیشاندانەکان چی بەسەردەوە عادل عەبدولمەهدیش پێ دەست لە کار دەکێشێتەوە یاخود نەبە کورتی بەسپاس من قەناعەتم وایە ئاراستەکان ئیش لەسەرەوە دەکرێت لەلایەن ئەو تەرەفانەی کە لە پشتی عادل عەبدولمەهدیەوەن لە پشتی حکوومەت و ئەم نیزامەوەن کە بەڕێوەی دەبن و خۆیان بە ساحەبی نیزام دەزانن تا ئێستا قەناعەتیان وان نییە عادل عەبدولمەهدی لابەرن دووسێ کێشە لەم مەسەلەیە هەیە یەکەم خۆیان بەڕاستی ناکۆکیێکی گەورە لە ماڵی شیعەدا هەیە ڕەنگە گەر لای بەرن لەسەر بەدیل ڕێنەکەون یعنی تا بگاتە ئاستی کێشەی ناوخۆیی گەورە ئەگەر ڕوبە ڕووبوونەوەش ڕووبدا شتێکی چاوەڕوان کراوە دوو هەم پیان وایە ئەمە یەکەم حەلقە ئەبێت لە ڕووخانی نیزامەکە لەوەی کە نیزامیان لەژێر دەست دەرەچێ چکە بەڕاستی وێناکە لە هەندێک گەورەترە پیان وایە مە سیراعە لە بینی ئەوەی کە ئێران دەستی لە عێراقا نەمێنێ لەگەڵ ئەوەی کە هەر ئێران خۆی بە ساحەبی عێراق بزانیاوەکو دەوترێت کە ئێرانە ئێستا عێراق بەڕێوە دەبا یعنی سیراعەکە لەسەرەوە لە بینی ئەم دوو ئاراستەیە بۆیە هەموو ئەوانەی کە خۆیان بە میحوەری دژە ئێران دەزانن ڕەنگە داکۆکیکار بن لەوەی بەڕاستی نظامەکە بگۆڕدرێ و هەرسێ سەرۆکایەتێکە بگۆڕدرێ و ئینتخاباتی پێشۆخت بکرێ ئەو داوایان ڕەنگە لەگەڵ داواکانی خۆپیشاندەرانی شایەک بێتەوە بە جیاوازی مەبەستەکان و ئامانجەکان یعنی بۆیە بەڕاستی تەسەورەکان وارە کە ئەو بەڕێزانەی یا ئەو لایەنانی یا ئەو کیانانەی لە پشتی دانانی عادل عەبدولمەهدی و دروستکردنی حکوومەتەوە نیەتیان نیە عادل عەبدولمەهدی لە بەسەدریشەوە
سەدر داوا دەکا بەڵام ئێستا بە پێی زانیاریەکان ئەو لە ئێرانە ڕەنگە لە کۆبوونەوە بێت چۆن وا بکەن پەشیمانی کەنەوە لەو مبادرەی کە کردویە ئەو بانگەشەی کە کردوێتی بۆیە بەڕاستی ڕۆژانی داهاتوو دەردەکەوێت بەڵام یەک دێڕینیهای ئەوەیە ئەگەر ئێمە مراهەنە بکەین لەسەر ئەوەی خۆپیشاندان نەمێنێ و نیزامەکە بمێنێتەوە ئەوە غەڵەتە چکە بەڕاستی عێراق وەکو پێشتری ژوتم ناگەڕێتەوە پێش ئەو وەزع لابوت خۆپیشاندان بمێن و نەمێنێ عێراق بێ ڕوو لە گۆڕانکاری گەورە بکا و ئیسلاحی گەورە لە سێکتەرەکانە بکاوە فەساد نەهێڵێ کێشەی گەورەی عێراق فەسادە و ئەو مافیای لەناو دەوڵەتی عێراقیە مافیای منەظەم کە هەیە ئەبێ نەمێنێ و دامەزراوەکان چۆنەڵێ سەربەخۆ بکرێن و ئەو دەولە عەمیقە لە عێراقا نەهێڵدرێت. سوپاس بۆ بەرز هاوژن عومەر ڕاوێژکاری سەر کۆماری عێراق لەم بەرنامەی لەگەڵ مامی. زۆر سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.